وەکو ساڕوغە هات بەڵام شتی بەدەستەوە بوو ئەتر ئایا ئەو شتە بەدەستێتی ناتوانم بختیان بکەم هەڵبەتە من ڕۆژانیم بۆ ساقەکانی کەرکووکە چوارپاچە کوردستانە جەرگی دایکێ بستێ دایکی منە جەرگی باوکێ بستێ جەرگی منە جەرگی برای بستێ جەرگی منە بەڵام کە تۆ لە مۆبایلە یان لە سەرقاڵیان لە قەفەتێکە یان لە مشکلێکە هیوادارم بۆ هەموو ساقەکان هادەبن مۆبایل بەکارمێنن سپاس بۆخوا شاری کەرکووک ئامانە بەس نازانم ئەوە ماوەیەکە ئاگر بەس لە کەرکووک بەرزە بێتەوە هەڵە بێ نازانم مەبەست چییە و ئەتر خوای گەورە ئیسلاحمان کە و خوای گەورە هەموو کوردستان ساڵح کە و خوای گەورە نیەتیان پاکە زۆر ئەوە ساڕووقە برا ڕۆ 200 هەر ئەیفڕی وەڵڵاهی نا وەرگەڕا دوای ئێوەش گرپەی کرد ئەتر نازانم چەند نەفەری تابوو نەبوو من بە تەرکی